ئەمڕۆ دووەمین پاڵەوانێتی ڕاکردنی ماوە درێژ لە ناو کەمپی نوێی زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت لەو نێوەندەدا کۆمەڵی کورتە باڵاکانیش بەشداریان کردووە. سڵاوی لێبێ ئەمڕۆ بەنیازی چیان پێوتون تا ئێستا کە چەندێک ئەبێ ئەو ڕاکردنیکە بەنیازمان جاوی گێنن؟ وەڵای ئێمە تا ئێستاکە مارسۆنەکە بەشدارین کۆمەڵی کورتە باڵاکان بە هەوڵی کاک محەممەد مارسۆنە بەشداریمان کردووە 1 کیلۆمەترەوە زەم ڕاکردنەکەی ئێمە لەسەرەوە بۆ ئێرایە واتە هەر خۆتانە بمەتەنی؟ بەڵێ هەتا ئێستاکە بەرنامەکان خۆمانی ئامادە کردووە؟ بەڵێ لی دانیشتووی خۆ گەرم ناکەی؟ نەوە کێشەمان یشکرد گژۆ نییە؟ یەکەم جاتە ڕاکردنەکەی؟ نەوەڵای پێشتر بەشدار بووم بەس ماوەیەکی زۆر یعنی ئەم مارەسۆنەمان ئەنجام نەداوم بەس ساڵانی داهاتووتر پێشووتر یعنی بڵین داهاتووتر بەشداریمان کردو لە مارەسۆنەکان. دەستەکانە خۆش بێ بەتەمای بیبیتەوە؟ ئینشاڵڵا. تەسەڵی خەڵاتەکە چی بێ؟ وەڵا نازانم تاامە یەکەم بین زارێ ئەو دەسەر شتەکە خۆ بۆ ئامادە کرد و خۆ گەرم کردووەم بەیانێ هاتی مێک دەقەش نەویستیم ئەچە چۆشتی وە بێ سدەنا ئینشاڵڵا سەرکەوتەوی پێشتر بەژای ماراسۆنە کردووە؟ نا بەشداری مەریست ئەو یەکەم جارمە بەشداریەکەم بەس بەخۆم نابژوانم ڕاکردن شتم زۆر کردو نابژوان تۆ بکەم. ئێوە بەتەنیە بەشدارە بنۆکو کورتە باڵەکان یاخود لەگەڵ کەسانی دیکەشە؟ الله هەیە بزانێت تەنها کورتە باڵاکان بەشداری دەکەن هەر جەماعەتی خۆمان. دەستەکانە خۆش بێ با بێمە لای تۆ چیسە چی باتەوە هەموویڵە منەی بەمەوە تو بەتەمای بیبیتەوە؟ وڵا کێشەمان نییە هەرچەنە بینی سەڵا هەمومانە بینەوە سەرکردنەوە خۆشە ئاڕۆڵە هیواداری هەمێش یەکەم بین خۆ بۆ حازر کردووە؟ ئەڕۆڵە چۆنێ ڕاو کردووە هەفتەیە ڕابردوو؟ وەڵایی ماوەی کەم بەس لە بۆنی مەکتەب و ئەوستانەوە کەم ڕام کردەوە بەس ئینشەڵڵا یەکەمی شەوین. پێشتر بەشداری کردووە؟ بەڵێ. دەستەکانە خۆش بێ بەڵێ کەمێشی دیکە پاڵەوانێتەکە دەست پێ دەکات وەکو کۆمەڵی کورتە باڵاکان 1 کیلۆمەتریان بۆ دیاری کراوە بۆ ئەوەی کە بەشداری ماراسۆنەکە بکەن بەتەنیا بۆ خۆیان بەڵام پاڵەوانێتەکە لە ناو زانکۆی سلێمانیدا بەڕێوە دەچێت و چەندان کەس لە مامۆسا و لاشکردکاران و لە کەسانی دەرەوەش بەشداریان لەم پاڵەوانێتێدا کردووە و کەمێشی دیکە دەست پێ دەکات.